ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارمان توێنێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتە هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیاننامەی خانە نشینکراوانی کرماشان دژ بە هەژاری و گەندەڵی. هێرشی چەکدارانی ئەحمەدشار بۆ سەر ئاسایشی ناوخۆی ڕۆژاوا. بەیاننامەی 900 چالاکی سیاسی و مەدەنی دژ بە وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ لە دەست بە سەرکراوان. بێبەشکرانی لانیکەم 27,000 قوتابی لە خوێندن لە پارێزگای هۆرمۆزگان. وایەدامکردنی 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان. ڕۆژی پێنجشەمە 24 ڕازبەر 1404 تاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەو شارەوە دەست بەسەر کراوە. ئەو هاوڵاتیە بە ناوی محەممەد دادڕاس خەڵکی گوندی سەردۆش سەر بە شاری مەریوان بە هێرشی هێزەکانی دارەی ئیتڵاعات بۆ سەر ماڵەکەی بەبێ دەست ببورن بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و دواتر ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. هەروەها شایانی باسەکە سەر ڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکەی لەسەر شوێنی ڕاگرتن و هەروەها دۆخی تەندروستی و شارۆمەندا تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە و دەست بەسەرکراوە لە بەردەستانی. بەیاننامەی خانە نشینکراوانی کرماشان دژ بە هەژاری و گەندەڵی. ڕۆژی ڕابردوو خانە نشینکراوانی پارێزگای کرماشان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دژ بە بەدیلگرتنی ڕفاه و معیشەتی خەڵک لە بەرژەوەندی کەمینەیەکی دەسەڵاتداران ناڕەزایەتیان دەربڕیوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە کەمینەیەکی حاکمانی دەسەڵات لەسەرەوەی دەوڵەت، معیشەت، ئاسایش و ڕفاهی زۆرینەی خەڵکی ئێرانیان بە بارم تەگرتووە و تەنانەت پاش چالاکردنەوەی میکانیزمی ماشەش لەلایەن وڵاتانی ئەوروپا و ئەمریکاوە. نەک تەنیا بە دوای چارەسەرکردنی کێشەکانی خەڵکەوە نەبوون، بەڵکو دەیانەوێت ئەم میکانیزمە لە بەرژەوەندی خۆیاندا بەکاربێن. لە درێژەی بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە خانە نشینکراوانی پارێزگای کرماشان لە ڕۆژانی داهاتوودا دژ بەستەمی دەسەڵاتی حاکم لە ئێران و هەروەها بایەخنەدانی ڕژیم بە داخوازی چینی ستەم لێکرا و بەشداری ڕێپێوانەکان و ناڕەزایەتیەکان دەکەن. هێرشی چەکداری ئەحمەدشار بۆ سەر ئاسایشی ناوخۆی ڕۆژاوە. بە پێی دوایین هەواڵەکان چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا هێرشیان کردوتە سەر خاڵێکی پشکنینی ئاسایشی ناوخۆی ڕۆژاوای کوردستان و پێکدادان ڕوویداوە. بە پێی هەواڵی گەیشتوو بەهۆی هێرشی هێزەکانی ڕژیمی نوێی سووریا بۆ سەر خاڵێکی پشکنینی ئاسایشی ناوخۆ لە حەلەب، دوو ئەندام هێزەکانی ئاسایش بە سەختی بریندار بوون و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هێشتا پێکدادان لە نێوان دوو هێزەکاندا بەردەوامە. شانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا بۆ پاش سەردانی چەند شاندێکی ڕۆژاوای کوردستان لە دەمەشقی پایتەختی سووریا هێزەکانی سەر بەو ڕژیمە بارەها هێزەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریان لە حەلەب ڕقە و دێرە زوور کردوتە ئامانج و بۆ هۆیەوە چەند کەس بە سەختی بریندار بوو. بەردەوامی بێبەشکرانی قوتابیانی بێناسنامە بەلوچستان لە خوێندن. بەپێی راپۆرتەکان سەرەڕای ناڕەزایەتیەکانی خەڵکی پارێزگای سیستان و بەلوچستان هێشتاش زۆربەی بەرپرسانی قوتابخانەکانی و پارێزگایە ڕێگری لە ناونووسینی قوتابیانی بێناسنامە دەکەن. بە وتەی بنەماڵی قوتابیان پاش بڵاوبوونەوە و بەرزبوونەوەی ڕێژەی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە وەرنەگرتنی قوتابیانی بێناسنامە وەزارەتی ئاموزش و پەروەرش ئێران بڕیاری داوە کە قوتابیان وەربگرن، بەڵام لەلایەن بەرپرسانی قوتابخانەکانەوە بە بیانووی نەبوونی شوێنی خوێندن هێشتا و قوتابیانە وەرنەگیراون. خەڵکی ناڕازی لە بەرامبەردا خوازیاری دەستێوەردانی دادپەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیم لەسەر ئەم دۆسیەیە بوو. بەیاننامەی 900 چالاکی سیاسی و مەدەنی دژ بە وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ لە دەست بەسەرکراوان. ڕۆژی ڕابردوو 900 چالاکی سیاسی و مەدەنی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دژ بە وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ لە دەست بەسەرکراوان لەلایەن ڕژیمەوە ناڕەزایەتیان دەربڕیوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ لە دەست بەسەرکراوان و بڵاوکردنەوەی دانپێدانانەکان لەسەر شاشەی تەلەڤیزیۆن ژێرپێخستنی ڕاشکاوانەی مافی مرۆڤ و
هەروەها ناکۆکی لەگەڵ یاساکانی نێودەوڵەتی دەست بە سەرکراواندا هەیە. لە درێژێ بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە هەر جۆرە وەرگرتنی دانپێدانانێکی زۆرەملێ لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە هیچ شێوازێک بنەمایەکی یاسایی و مرۆڤی نییە و پێویستە دەست بە جێمکردەوە نایاساییەی ڕژیم ڕابوەستێنرێت. بێبەشکرانی لانیکەم 27,000 قوتابی لە خوێندن لە پارێزگای هۆرمۆزگان. بە پێی دوای نامارەکان بە لانیکەم 27,000 قوتابی لە پارێزگای لە پارێزگای هۆرمۆزگان بەهۆی سیاسەتە هەڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لە خوێندن بێبەش کراون. بە پێی راپۆرتەکان زیاتر لە 5,000 قوتابیانی بێبەشکراو لە خوێندن لە ژێر چاوەدێری و پشتیوانی ڕێکخراوی بێزیستیدان و بەردەوامی ئەم دۆخە زیانێکی زۆری کۆمەڵایەتی و فەرهەنگی بە دوای خۆی دادەهێنێت. شایانی باسەکە سەرەڕای پێشنیاری خەڵکی ئەو ناوچەیە بۆ تەرخانکردنی داهاتەکانی و پارێزگایە بۆ گەشەپێدانی دۆخی خوێندنی منداڵان ئەم گەڵاڵەیە لەلایەن بەرپرسانەوە ڕەت کراوەتەوە و تەنانەت هەڕەشەی سازکردنی دۆسیە لە ناڕازیان کراوە. دەست بە سەرکرانی دوو شارۆمەندی بەهایی لە شاری شیراز. لە ڕۆژانی ڕابردوودا دوو شارۆمەندی بەهایی خەڵکی شاری شیراز لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بە پێی راپۆرتەکان ئەم دوو شارۆمەندە بە ناوەکانی ئەفشین حەقیقەت و فەردین بەنگالە بە هێرش هێزەکانی دارایی ئیتلاعاتی سوپای پاسداران بۆ سەر ماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و تەنانەت دەست بەسەر هەندێک لە کەلوپەلە تاکە کەسیەکانیان داگیراوە. هەروەها سەرەڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیە و دوو هاوڵاتیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لە بەردەستا نییە. ناڕۆنی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بەسەرکراو لە زیندانی شەیبانی ئەهواز ڕۆحۆڵڵا کورکی هاوڵاتی خەڵکی شاریان دمێشک سەرەڕای تێپەڕبوونی 2 مانگ بەسەر دەست بەسەرکرانیدا هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبرا و ڕۆژەی سێشەمە 4 گەلاوێژی ئەم ساڵ بە هێرش هێزەکانی دارایی ئیتلاعات لە پێشچاوی منداڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و دواتر ڕەوانەی گرتوخانەکانی ئیتلاعات کرا. ئەو بەندکراوە پاش لێپرسینەوە و ئەشکەنجەیەکی زۆر ڕەوانەی بەندیخانەی شەیبانی ئەهواز کراوە و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ئیعدامکردنی 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. لە ڕۆژانی ڕابردوودا 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان ئیعدام کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 بەندکراو بە ناوەکانی ناهید همەتی، سعید دەوڵەتابادی، قاسم ڕەحمەتزەهی، مەیسەم غوڵامی و سەیفوڵڵا شوجاعی بە پەیوەندی ببورن بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان لە زیندانەکانی نەهاوەند، کرمان، بیرجەند و بروجێرد ئیعدام کراون. هاوکاتیش بەندکراوێکی دیکە بە ناسناوی ئاریەن مرادی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانی ناوەندی جیرۆفت ئیعدام کراوە. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.